کریم مەسروفە ئەمە 400 دلاری دەدەم ئەو 20 وەرەقەی دا ئێستا ئەو پێراوە دەدەم ئەو گەنجەی 4000 پێ دەبڕێ ئەو ناتانی بە 7000 قانزاز بفرۆشی ئەو کەمێڵە ئەم 25000 ڕکلام لۆ کردە لە تیکتۆکی بە تەعەداوە لە بازاڕ ئێوە بێ 25000 لە 35000 کەمترین یا ئەو شۆکە گەرانتیشم هەیە لە بۆ سلێمانی لە بۆ سۆران ئەو مارکی بە 25000 چێن ئەوانەی ئەشیا گران دەکەن ئەرە ئەو شەخسانێکەوە زەمیریان نیە بە مانجە ڕەمەزان شتەکان هەر دەقۆزنەوە زیاتر بە بازاڕی هەژاران مەشهورە لێرە ئەشیا هەروە خۆیت یان گران بووە وەکو دەزانێ من ناو مەژارە ئێرە بجێ هەژارانە و دەراخانەی دووەم لێروکانە هەولێر بازاڕی ساعەی نیشتیمان لە هەر هەموو بازاڕێ لەو کۆشکانە هەرزانتر نییە لە نرخ ئەوەی چینی فەقیر ئەوەی چینی هەژارە ئەوەی سەر زەکات و سەرفترەی دەدرێتێ دێتە ئێروکانە دەکری لە بۆ 2000 خێز 3000 خێز قانزازە چکە شتەکەی دەبەجە قەمیزبی پانتۆربی پێڵاوبی ئەتا بکرێت نەمە 6 کۆشتین ئەتا پێشمان بکرێت ئەوەی کەنی شتی کەم دارامەتیشە بەخۆی مەعتێرە میان دەکەم کابرا ئامادێ بە سعری خۆی بداتەوە